میوانداری بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانمان کردووە. مامۆستا سوپاس بۆم دەرفەتە ئازانم لە نێو راپۆرتەکەی هاوکارمان ئیسماعیل قسەت کردبوو بەڵام پێمان باش بوو دەرفەتێکی زیاتر بدەین بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم بابەتە بوەستین. گرفتەکانی بەردەم خوێندنی زۆر سوپاس خوێندنی ئۆنلاین ورتر قسەی لەسەر بکەین چین بە تایبەت دیوە تەکنیکەکەیەتی بۆتە کێشە؟ بەڵێ خۆی جارێ ئەوەی کە وەزارەتی پەروەردەی خوێندنی ئۆنلاین نییە، ئۆنلاین زیاتر لە وەزارەتی خوێندنی باڵا پەیرەو دەکرێت چکە لەوێ سیستەمەکی جیاوازە. ئەوەی وەزارەتی پەروەردە تەرکیزی لەسەر سیستەمی وانە و لە هەمان کاتیشدا کە ئیلێرنینگ یعنی دەتوانم بڵێم ئەم سیستەمە زیاتر لە وەزارەتی پەروەردە پەیرەو دەکرێتن و هەروها لەگەڵ تەلەڤیزیۆنی پەروەردەیش دیسان خراوەتە خزمەت قوتابیان و خوێندکاران بۆ ئەوی گەیاندنی وانەکان. دیارە بەڕاستی ئەم خوێندنی ئەمە تەکنیکێکی تازەیە یاخود سیستەمێکی تازەیە لە لای ئێمە، بەڵام لە دنیادا ئەو سیستەمە هەیە بەکاردەهێنرێت لە زۆر زانکۆ و لە زۆر شوێنی جیاجیە واتە ئەوە ینی شتێکی تازە هەڵتەوقی نییە، بەڵام بەنسبەت ئێمە شتێکی تازەیە. ڕاستە لەسەر لە میکرۆنەش ئەوە پەنای لۆ برا بەڵام سەرکەوتو نەبوو بەڕاستی باش و لەوێ دەمێوەش نەکرا خەم ینی نەک ئیشی لەسەر نەکرا لەوەی لە کاتی پێویستە وەکو کە دەوترێت یاکو دەخوازرێت جێبەجێ بکرێت. ئێستا جارێکی تریش گەڕاینەوە سەر ئیوانە لە وەزارەتی پەروەردە بۆ قوتابیان خوێندکارە. من پێم وابی ئەمە کێشەی هەیە بەڕاستی ئەو سیستەمە بە بەڵگەی ئەوەی چەند ڕۆژێکە ئێمە لەگەڵ مامۆستایان و لەگەڵ داکۆن و باوکان و لەگەڵ قوتابیان و خوێندکاران لەسەر خەتین بۆ ئەوی تێبگەین کێشەکانیان چییە بۆ مەتەلەن ئەم سیستەمە بە سیستەمێکی نامۆ لە قەڵەم دەدرێتن. دیارە خۆمان دەبێ ئەو ڕاستی بزانین ئەمە نەبووتە کولتور جاری یەکەم جاری، ینی نەبووتە سیستەمێکی بە خەڵکی قوتابیان خوێندکاران دایکان و باوکان تەنانەت مامۆستایانیش لێوە شارەزا بن بۆ ئێلیان ئاسان بێ لە کاتی پراکتیزەکردنی. یانی ئەمە یەک لێ کێشە بنیادیەکانە کە وای کردووە ئەم سیستەمە بەڕاستی جێگای ئومێد نەبێ بۆ پرۆسەیەکی پەروەردە. خۆشی ئێمە کێشەی تریشمان هەیە، ئەویش بریتە لەوەی وەزارەتی پەروەردە و فێرکردنە، نەک وەزارەتی فێرکردن بە تەنیا. یعنی لە بەکارهێنانی ئەو سیستەمە کە وەکو دەڵێن لە ناچاریە یاواتە پەروەردە ئەسڵەن حیسابی لە بۆ ناکرێ فەرامۆش شەکرێ و ئیتر هەموو شتێک دەخرێتەوە ماڵ لە چوارچێوەی ئایپاد و ئامێری زیرەک و ئەو بابەتانەوە. یعنی ئەمەش جاریش تریش هەم پرۆسە پەروەردەکە ئیهمال دەکرێت فەرامۆش شەکرێ و هەمیش قوتابیان خوێندکارانیش کە خۆ هەرچەندە خۆیان ئاڵوودە بووینە بەڕاستی بە بەکارهێنانی ئامێری زیرەک بەڵام بەوە زیاتر ئاڵوودە دەبن و تەنانەت منداڵی زۆر بچووکیش قۆناغی یەکی بنەڕەتی و دوو بنەڕەتیش دیسان جارشکەش ڕوبەڕووی ئەو ئاڵوودە بوونە دەبنەوە. بەڵام ئێمە ئەوانش بەلایەکی ئێمە گرفتی تریشمان هەیە کە دیسان لەو سیستەمەدا هەیە. بۆ نمونە ئێمە گرفتی ئەنتەرنێتمان هەیە. ئەنتەرنێت لە هەندێک شوێن لە هەرێمی کوردستان بەڕاستی زەحمەتە ینی بگاتن. بۆ نمونە لە گوندە دوورە دەستەکان لە دەڤەری چۆمان، دەڤەری پێنجێ، دەڤەرەکە دوورەکانی شاری دهۆشی دەلال و ئەو شوێنانە زۆر باشە و تەنانەت لە هەندێک ناوشاریش لە ناوشاریش ئەو گرفتان هەیە. ڕەنگەوە پێم بڵێن کاکە ئەوە زۆرینەی قوتابیان لە شارە گەورەکان و لە شارۆچکەکان و لە شارە دیەکانە، بەڵام لە ئێمە خەم لە گوندەکی دوورە دەستیش دەخۆین چکە لەوێ دەرێژ دەبێت پەروەردە بێت دوازە زۆر باشە تاکچێکن لە ناو کۆمەلگایدا مافی خۆیان هەیە. بەڵێ مامۆستا بتگەڕێنمەوە بۆ سەرەتای قسەکانی خۆت کەوتە ئەم سیستمە ئۆنلاین نییە بەڵکو سیستمێکی تایبەتە کە بابەتی ئیپەروەردە و یان ئەو سیستم و ئەو میکانیزمەیە کە وەزارەتی پەروەردە دیاری کردووە. دەمەوێت پرسیاریەوە بکەم لەم میکانیزمەیە ڕاستەوخۆ بەرکەوتنی مامۆستا بێت لەگەڵ خوێندکارە یاخود هەموو وانەکان بە تۆمارکراوی دێنە بەردەست خوێندکار؟ خۆی ئەوەیە گرفتەکە لێرە ئەوەیە ینی گرفتەکە خۆی ئەساسەن ئۆنلاین ینی ڕوو بەڕووە ینی مامۆستا لەبەردەم قوتابیەکانی خۆیتی و ئەمە دەبێتە بڵێن دەتوانین بڵێن ڕوو بەڕووە و دەکرێت ئەو بابەتە
بیان لە وەزارەتی خوێندنی باڵا پەیرۆکرا بەڵام ئەوەی تر یعنی بەشی زۆری ئەو زەحمەتە ئەو پرۆسەیە پەروەردە بێت یاخود جێبەجێ بکرێت بۆیە دەبینین ئەو ڕوبەڕووبوونەوە ینی کەمتر لە وەزارەتی پەروەردە هەیە احتیماد لەسەر تەزیلکردنی وانەکان دەکرێت جا پرسیارێک لێرە دێتە پێش مامۆستا ویستمە وەڵامم دەستکەوێت مادام زۆرینەی ڤیددیۆی تۆمارکراوی مامۆستایانی بەڕێزە وانەکان تۆمار دەکەن ئایا ئەتوانین خوێندکار پابندکەین بۆی بە دیار ئەم وانە ڕیکۆردکراوەیە دانیشێت دواتریش پابندی کەین بەشداری تاقیکردنەوە بکە بەوەی کە بە ئۆنلاین ڤیددیۆی بۆ پلی کراوە ئەمە گرفت دروست ناکە لە تاقیکردنەوەکانیش و لە پابندبوونی خوێندکارانیش خۆی گرفتی گەورە دروست دەکات ئەکید ینی وەکو لە پێشداش باسم کرد جارێ لە سەرەتادا ئەو جۆرە سیستەمە نەبوویتە کللتور یانی لە لای ئێمەوە نەبوویتە بنەمایەک بۆ بنەمای فێرکردن یان پەروەردەکردن یانی ئەمە دەکرێت بڵێم زۆر تازەیە و ئەو تازەیە وا دەکاتن بەشی زۆری قوتابیان و خوێندکاران لە پاڵیانەوەش دایکان و باوکان بەڕاستی ینی بە ئاسانی هەرسی نەکەن بە ئاسانی ناستنە ژێربەرێتی مامۆستایان ئەمە باشە مامۆستا وەکو یەکێتی مامۆستایان چ پێشنیازێکتان هەیە وەچی بە چارەسەرزان لە دۆخێکی وەکو ئێستەیە وڵی ئێمە لە ڕاستیەکەی ینی بۆ پرۆسەیەکی پەروەردەی باش ئەم هەرچەندە دووپاتی دەکەمەوە ئەمە تەکنیکە لە زۆر وڵات و لە زۆر شوێنی و لە زۆر ناوەندی خوێندن و ناوەندی زانکۆی بەکار هاتووە و لە مێژە کاری لەسەرەکرێتن ینی ئێمە دەبێت لێرە ئاماژە بە شتێک بدەم خوێندنی ئۆنلاین لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە قبول نەبووە لەگەڵ دەرەوە ئەوانەوە بڕوانامەکان باوەڕی پێناراوە بەڵام ئێستا وەزارەتی خوێندنی باڵا خۆی چۆتە ژێرباری ئەو حاڵەتەوە لەبەرەوە بڕاستی بەڵام لە لای ئێمە وەکو لە پێشداش باسم کرد ئەم خوێندنە نەبووتە کللتور نەبووتە واقع نەبووتە حاڵەتێک یان نەبووتە پرۆژەیەک بۆی کە هەمیشە مامۆستایان پەنای لۆ بن بۆیە سەیرەکەین ئەوە گرفتی گەورەی دروست کردووە سەیرەکەین بە ئاسانی جێبەجێ نابێت ئەو زانیارێنەی پێویستن بۆ قوتابیان خوێندکاران ناگات و دەست و پەنجەی لەگەڵ نەرم ناکەن من چەند ڕۆژێکە هەر لە ماڵی خۆما چەندین قوتابی و نەوەکان وانە ناتوانن بە ئاسانی یعنی بستنە ژێرباری ئەوە چونکە کۆمەڵک پێداویستی هەیە ئەو پێداویستیانە دەبێت فراهەم بکرێ کە فراهەم نەبوو تۆ ناتوانانی بە ئاسانی پرۆسەیە جێبەجێ بکەیت بۆیە بەڕای ئێمە ئەو پرۆسەیە لە ئێستاە بۆ ئێمە سەرکەوتوو نابێت بەڕاستی ئامانجەکانی خۆی ناپێکێت چکە ئێمە دەبێت شەڕ لەسەر پەروەردەکی باش بکەین لەسەر فێرکردنێکی باش بکەین ئەوەش لەو جۆرە سیستەمە بەردەستە نابێت بۆ ئێمەمانان لە ئێستادا بۆ ئێمە دەبێت هەر بگەڕێنەوە سەرچی بگەڕێنە سەر ئەوەی کە دۆخەکە ئاسایی بیتۆ جارێککە بگەڕێن و ناوەندەکانی خوێندن ئەوە لاوەندەکانی خوێندن جێگرەوەی نییە بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن بەڵام لە حاڵەتی ناچاری ئێساوە بووە بۆیە دەبێت وەزارەت بەڕاستی پلانی تری هەبیتن پلانێک دابڕێژێ بۆ ئەوەی کە ئەو بابەتانی کە لە ڕێگای ئەو ئیلێرنینگەوە دەخوێندرێت من پێم وابێ بۆ ئەزمونونەکان داخل نەکرێت باشە بەڵام باشە کە ئێستا ئیشی لەسەرکرێ و ئەوانە بەڵام ناکرێت احتیمادی لەسەر بکرێت ئەو بەشە پرۆگرامی کە ئێستا لەو ڕێگایەوە دەخیندرێ ئیتر ئەمە پشتی پێ بەسترێ و بخرێتە ناو ئەزمونونەکانەوە بەڵام ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین ئەگەر ڕەوشەکە ئاسایی بووە دەتوانین چەند ڕۆژێک دیراستە درێژ بکەینەوە و ئەو چەند ڕۆژە بتوانێت قەرەبووی ئەو چەند ڕۆژانی کە لە دەستمان چووە قەرەبوو بکرێتەوە ئەو ئۆنلاینش ئەو ئیلێرنینگەش بەڕاستی جارێکیش ئەبدێت بکرێتەوە لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن زۆر باشە بە دەرفەتی ئەزانم مامۆستا عەبدولواحید پرسیارەوە لێ بکەم مامۆستایانی گرێبەست چاویان لەوەیە کە ئەگەر بێت و دۆخەکە باش بێت و بودجێ عێراق قسەی لەبارەوە بکرێت و هەرێمی کوردستانیش بەشێک بێت ئایا مامۆستایانی گرێبەست دەبنە هەمیشەی بیر لە شتێکی ئاوا کراوەتەوە پرۆژەیەکی لەو جۆرە هەیە خۆی بە هەموو پێوەرەکان مامۆستایانی گرێبەست حەقی ئەویان هەیە ببنە هەمیشەی چونکە بەڕاستی خزمەتێکی زۆریان کردیە و لە ئێستادا ئەوانە یەک لەسەر پێنجی میلاکاتی وەزارەتی پەروەردە پێک دەهێنن واتە لە پێنج بەشان بەشەکی مامۆستایانی گرێبەستن چونکە ژمارەیان لە 37,000 مامۆستا زیاترە ئەمە بەڕاستی بینە بەرچاوی خۆت ئەمانە کە ئێستا بوونەتە عەمودی فەقەری پرۆسەی پەروەردە و فێرکردن یانی لەبەرەوە پێویستە ئاوری جددی لەو بەڕێزانە بدرێتەوە و هەرێک بای خۆشیان لە اختصاسەکەی خۆی شارەزایی زۆریان هەیە بۆیە
دەبێ ئەوانە بکرێنە هەمیشەی بەڕاستی ینی بەڵام ئەوە بەخۆتان دەزان ئەو پێوەستە بە بودجە و بە کۆمەڵک ڕێکاری داراییەوە حکوومەتتی هەرێمی کوردستان لەوە بەرپرسە ئەو ڕێکارانە ببڕێتن و ئەو مامۆستایانە گرێبەستیان بۆ دابین بکات هاوکات کۆمەڵک مامۆستای تریشمانی ئەوانە بەڕاستی ینی لە کاتی بەگرێبەستکردنی ئەو مامۆستایان ئەوان وەکۆی کە زیاد بن لەو کاتیدا ئەوانش بوونەتە یەدەک ئەوانش دەبێت جارێک تریش حکوومەتتی هەرێم و وەزارەت پەرۆتە بگەڕێتەوە سەریان و هەوڵی ئەوە بدا گرێبەستیش بۆوانە بکات بیان خەتەوە ناوناوەندەکانی خوێندن چکە هەر یەکیان لەوانە وەکو گوتم ماوەیەکی باش خزمەتی پەروەردەیان کردووە بۆیە دەبێت ڕێز دەو خزمەتە بگیرێ و مافەکانی چند بۆ بەرزەستە بکرێتن. بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆسایانی کوردستان زۆر سوپاس بۆم دەرفەتە.